حکومەتی یەرێمی کوردستان بەنیازە لە پاڵکەرتی نەوت و پیشەسازی و سەرجەم کەرتەکانی تردا بایەخی گرنگ بە کەرتی کوشتتوکاڵ بدات و پاڵپشتی تەواوی جوتیارانی یەرێمی کوردستان بکات بۆ ئەوەی بەرهەمی خۆماڵی گەشە بکات و پێداویستی بازار تا هەستێکی بەرچاو دابین بکات. وڵاتی هۆڵەندا کە بە پێشکەوتووترین وڵاتی دنیا دادەنرێت لە ڕووی بەرووبوومی کوشتتوکاڵیەوە ئامادەیە بۆ گەشەسەندنی کەرتی کوشتتوکاڵ هاوکاری هەرێمی کوردستان بکات. The governor of Sulemania, but with the KRG as well. ئێمە هەماهەنگی و هاوکاری تەواومان هەیە لەگەڵ پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی لە ڕووی بایەخدان بە کەرتی کوشتتوکاڵ. کوشتتوکاڵ زۆر گرنگە و بەشێکی دانەبڕای گەشەسەندنی وڵاتە. ئێمە ئەزموونی هۆڵندا و کوردستان پێکەوە گرێ دەدەین بۆ ئەوەی بتوانین کەرتی کوشتتوکاڵ لە کوردستان پەرە پێ بدەین. ئامادەی ئەوەمان تێدایە کە هاوکاری هەرێمی کوردستان بکەین بۆ پێشخستن و گەشەسەندنی کەرتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. شارەزایانی بوارەکە دەڵێن هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە گونجاو لەبارە بۆ پەرەپێدانی کەرتی کوشتتوکاڵ. ئەوەی دەمێنێتەوە بڕیار و تێڕوانینی حکومەتە بۆ ئەوەی کوشتتوکاڵ لە پاڵ کەرتەکانی تردا ببێت بە یەکێک لە پایەگرنگەکانی ئابووری هەرێمی کوردستان. کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان بۆ تەمای سەرنجی هۆڵەندیەکان کە ئەبینن زەوێکی کوشتتوکاڵی بە پیتی هەیە کە زیاد لە ئەتوانین بڵێن زیاد لە 18 ملیۆن دۆنم زەوی لە هەرێمی کوردستان هەیە. بوونی سێ سەرچاوی گرنگی ئاوی لە زەی بچووک و زەی گەورە و زەی سیروان و بوونی کەش و هەوایەکی گونجاوی چواروەرزی ساڵ و بوونی زەوی بە پیتی وەکو زەوی دەشتی شارەزور و دەشتی قەراج و دەستی بیتوێن هەموو ئەمانە وای کردووە کە سەرنجی هۆڵەندیەکان و گروپی بزنسی کوشتتوکاڵ گروپی بزنسی کۆمپانیەکانی ڕاکێشاوە بۆ لای خۆی کە ڕاستەوخۆ بێن کار لەسەر ئەوە بکەن چۆن بتوان پردێکی پەیوەندی دروستکەن لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان کەرتی کوشتتوکاڵی هەرێمی کوردستان و هۆڵەندا. بۆیە ئەتوانم بڵێم کەرتی کوشتتوکاڵ لە ئێستادا بە مەنزوری جێگری سەرۆکی حکوومەت ئەتوانین کار لەسەرەوە بکەین کە ببێتە سەرچاوەکی داهاتی گرنگ وە گرنگجیی تەواو بۆ کەرتە بدرێت. جوتیارە نمونەیەکەی هەڵەبجەش کە بە بەرهەمە جیاوازەکانی ناوبانگی دەرکردووە لێرەیە و دڵخۆشە بەوەی لە هەستێکی باڵادا هەوڵ و پرۆژە لارادان بۆ پێشخستنی کەرتی کوشتتوکاڵ. زۆر دەستخۆشی لە حکوومەت یاریمی کوردستان دەکەین ئەگەر هەڵسێ بەو کارە هەم کۆمپانیەکان ئاشناکە بۆ ئەوەی هەم هەناری هەڵەبجە و هەم تەماتی شارەزور و پێنجن کارێکی بۆ بکرێ بچێت دەرەوە و هەم دەستخۆشیشان لە یەکەم کە باز لەوە کرێ مەسەن بۆ نمونە ساردخانەمان بۆ دانێن یا کۆمەڵێک ئیشی هەلی کارمان بۆ بڕەخسێن بۆ گەنجان ئەوەژە لە خۆیەکە خۆی دڵخۆشیەکەرێکە ئەتوانین کارێ بکەین لە خۆشمان زیاتر و ببرێتە دەرەوە و من لێرەوە پێیانەڵێم ئەگەر بێت و پشتی جوتیار بگیرێ کەرتی کوشتتوکاڵ لە کوردستانە زۆر بەرەو پێشە ڕاوە داواکاریشم با ئێمە کەرتی کوشتتوکاڵی لە نەوت زیاتر برەوی پێ بدەین چکە ئێمە وڵاتێکی لە کۆن و لە دێر زەمان و ئێمە بە کوشتتوکاڵ بەناوبانین با ئێمە پشتی جوتیاری خۆمان بگرین با پشتی گەنجی خۆمان بگرین زیاتر کوردستان وا لێ بکەین سەوزیکەین. لەپاڵ هەموو ئەو هەوڵانەی کە لارادان حکومەتی یەرێمی کوردستانیش بە تایبەت جێگری سەرۆکی حکومەت قوبات تاڵەبانی دەیەوێت بایەخی زیاتر بە کەرتی کوشتتوکاڵ بدرێت لەو ڕوانگەیەوەی خاک و ژینگەی هەرێم لەبارە بۆ کوشتتوکاڵ و ئەگەر بایەخی تەواوی پێ بدرێت کوشتتوکاڵ دەبێتە سەرچاوەیەکی گەورەی داهات بۆ هەرێمی کوردستان. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.